خەندە ساڵح و کۆرپەکەی کە تەمەنی کەمترە لە 2 مانگ لە ناو بەشداربووانی تاقیکردنەوەی قورئان بەهاری دڵانە دەبینرێت. ئەم دایکە دەڵێ هەر جۆرە پرۆژە و تاقیکردنەوەیەکی خێری ڕابگەێنرێت بێ دوودڵی و سڵەمینەوە بەشداری تێدا دەکات تا ئەوەی لە هەردوو دنیا سوودمەند بێت. هەر پرۆژێک دەرەچێت لە مۆبایل و فەیسبووکوانە ئینسان پێ خۆشە خۆی لەو بوارانەیە کە هەوڵێک دەدات زۆر پێم خۆش زۆرم پێ خۆش بوو کە بەشداری بکەم بۆ سوودوەرگرتن لە ژیانی ڕۆژانەماندا و زیاتر سوودوەرگرتن لە زانستی قورئان. تاکید زۆر قورسە چونکە مانگ و نیوێکە. پێشتر کەمێک سعیما کردەوەی کە بوو دواکەوت، بەڵام لە دوایەوە لەگەڵ پورمە هاوسەرما هاوکاریان کەوتیان هەوڵ بدە بەشکم بەشداروی تەنها ئەم شەو دەست بکرۆ بە سعیکردن. ئەویش لەبەرەوە زۆر دڵم پێخۆش بار حەزم کرد بەشدار بم. جگە لەوەیش بەشداریکردنەکەی سوودی زۆرم لێ وەرەگرت. بەڕاستی یانی هەمووشم تاوا کرد بە فەزڵی خوای گەورە. زۆر باش بوو. تەنها هەڵێ دووەڵم ئەگەر هەبێت ئەویش دڵنیانیم. لەلایەکی دیکەوە گۆران کاوسەری خەندەیە بەشداری تاقیکردنەوەکەی کردو و دەڵێ بەمبەستی بەدەزێنانی ڕەزامەندی خوددا هاتوونەتە تاقیکردنەوەکە و خێزانیشیان داوە تا ئەوەی بوونی منداڵێکی تازە دایک بوو نەبێتە ڕێگر لە بەردەم بەشداریکردنیدا. تا ئاخیر دەقەش خێزانم وتی لەوانەیە نەتوانم بەشداری کەم، بەستر وتم تۆزێ جهودکە و خوای گەورە یارمەتیمانەیە. ئیتر وەڵا خوای گەورە ئاسانی کرد، وتم مناڵەکە ئینشاءڵڵا خوای گەورە با ساڵح بن و ڕابێن و ئینشاءڵڵا ئیتر خوای گەورە ئەمە بکاتە چرای قیامەتمان بۆ هەموو لایە بۆ هەموو مسلمانێ و بەڵێ هەردووکمان بەشداریمان ئینشاءڵڵا دەرەجەی باشی ژێنین. ومێدمان ڕەزامەندبوونی خوای گەورەیە و مناڵەکانیش با ڕابێن و هیوادان ئەم پرۆژانە هەر بەردەوام بن و دەستخۆشی لە ستافی کۆمەڵی دادگەریژەکەین ئینشاءڵڵا. 24 مانگە بە بەشداری دەیان هەزار کەس تاقیکردنەوەی قورئان بەهاری دڵانە لە سەرتاسەر یاریمی کوردستان ئەنجام درا. دەستکەوتی ئەم شاکارەش بۆ تەواوی مسلمانان و ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری دەگەڕێتەوە کە هەڵسوڕێنەر و بەڕێوەبەری پرۆژە بەرفراوانەکە بوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.